بینەرانی ئازیز سڵاوتان لەبێت. بەڕێزان لەگەڵ هەڵگیرسانی جەنگی دووهەمی جیهانیدا ئێران گۆڕانی گەورەی بەسەرداهات. لە ساڵی 1940دا ئینگلیزەکان لە خواروی ئێرانەوە و لەشکری سووری شوورەویش لە ژووری ئێرانەوە هاتە ناوەوە. لەو نێوانەدا ڕەزاشا دوورخرایەوە بۆ دەرەوەی ئێران و خەڵکی کوردستان و ئازربایجانیش ئەم هەلەیان خۆستەوە و کەوتنە خۆیان. لە ئەنجامدا و لە ساڵی 1942دا لە کوردستانی ڕۆژهەڵات و لە شاری مەهاباد کۆمەڵی ژیانەوەی کورد ژێکاف دامەزرێنرا. دەوترێت یەکێک لە سەروەریەکانی مێژووی نوێی کورد کۆمەڵی ژێکاف و یەکێکیش لە بەرهەم و دەستکەوتە گرنگەکانی مێژووی ڕۆژنامەوانی کوردی گۆڤاری نیشتیمان و یەکێکیش لە کارکتەرە سەرەکیەکانی کۆمەڵی ژێکاف و گۆڤاری نیشتیمان عەبدوڕەحمانی محەممەد ئەمینی زەبیحی بوو ناسراو بە مامۆستا عولەما. ئەو جگەلەوەی ئەدیب و نووسەر و زمانزان و زمانناسێکی گەورە بوو، سیاسێکی دیار و ڕوودا و مێژوو هەوڵ دەدات لە چەند ئەڵقەیەک و چەند تەوەرێکی تایبەتدا تیشێکی کەم خاتە سەر ژیانی سیاسی مامۆستا زەبیحی و کاریگەری لەسەر جوڵانەوەی سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەت ڕۆڵی لە دامەزرانی کۆمەڵی ژێکاف و گۆڤاری نیشتیمان و بەشداری سیاسی لە پارچەکانی دیکەی کوردستان و ژیانی ئاوایی و بارودۆخی نێوزیندان تا ساتە وەختی گرتن و کوشتن و سەرنگومکردن و بێسەر شوێنکردنی. بەڕێزان بۆ قسەکردن لەسەر ژیانی سیاسی مامۆستا زەبیحی و ڕوودا و مێژوو بەگرنی زانی میوانداری بەڕێز کاک عەلی کەریمی نووسەر و شارەزا لە ژیانی مامۆستا زەبیحی، هەروەها خاوەنی کتێبی ژیان و بەسەرهاتی عەبدوڕەحمانی زەبیحی مامۆستا عولەما لە هەمان کادا یەکێک لە کەسە نزیکەکانی خانەوادەی مامۆستا زەبیحی. کاک عەلی کەریمی جان زۆر بەخێربێی بۆ بەرنامەی ڕوودا و مێژوو. زۆر سپاسی تۆ و هەموو بینەرانی بەڕێز و خۆشەویست دەکەم و سڵاو بۆ ئێوەش. سڵاو بۆ جەنابی کاک عەلی جان. من پێم خۆشە سەرەتا بەو پرسیارە دەست پێ بکەین کە بەداخەوە بە درێژایی مێژووی 40 ساڵ لە خەبات و تێکۆشانی مامۆستا عولەما عەبدوڕەحمانی زەبیحی وەک پێویست مێژوو نەیتوانیوە ڕۆڵی ئەم پیاوە بنرخێنێ، وەک پێویست نەوەکانی ئێستا و ڕەنگە داهاتوش ئاشنا نەبن بە ژیانی سیاسی و کەسێتی و توانا و لێهاتووی ئەم کارکتەرە سیاسیە. ئەمەوێ وەک بەرچاوڕوونیەک بۆ بینەرانی ئازیز سەرەتا پێمان بڵێ مامۆستا عولەما عەبدوڕەحمانی زەبیحی کێیە و چۆن و کەی ژیانی سیاسی ئەو لە چۆ دەستی پێ کرد؟ وەڵا لە بۆ ئەو پێشەکەی کە باست کرد ئەوە ڕاستێکە کە بەهۆی تێکەڵاوی و چڕ و پڕی و ماوەی زۆری شۆڕشی کورد لە هەموو پارچەکاندا ئەوەی دەفەرمووی زۆر ڕاستە. زۆر کەس و یەک لە هەرە زوڵم لێکراوەکان مامۆستا زەبیحیە کە زۆر کەسی دیکەش کە بەداخەوە لەو شۆڕشەیدا قەت نرخی خۆیان پێ نەدراوە و لەبیر چوونەوە وەکو سەربازی گومناوان زایتر کەسە بە زیاد و کەمەوە بە حەزمی خۆی. بەڵام ئەوەی کە بۆ پرسیاری جەنابەت ئێمە دوای تێکچوونی قاجار لە ئێرانی و دوای تێکچوونی عوسمانی و دروستکردنی دەوڵەت نەتەوە لە ناوچەکەدا کە زۆر درەنگتر هاتە وڵاتی ئێمە شەرق الئەوسەط ڕۆژهەڵاتی ناوەڕاست، دەوڵەتی نەتەوەیی ڕەزاشای پەهلەوی لە ئێرانە دروست بوو کە دیارە دەیهەویست تەمەرکوزێکی تەواو و یەکپارچەی ئێران و ئەوە بپارێزێت و لاساکەرەوەی ئاتاتورک بکات لە تورکیا کە کردبووی زمانی واحید، جلی واحید، هەموو شتێکی واحید و ئێران یەک نەتەوەیە وەکو ئاتاتورک کوتی تورکیا یەک نەتەوەیە و ئەوانە ئەوە بوو کە زوڵم و زۆرێکی یەکجار زۆر کەوتە بە تایبەت گەلی کوردستان لە ڕۆژهەڵات. تەنانەت شەڵواری کوردیان لێ قەدەغەکردن، تەنانەت پێچ و کڵاویان لێ قەدەغەکردن، ئەوجار کۆلتوری کوردی کە عادەتی گرتبوو بە چارشێو و خۆتاپۆشێنی ژنان چار شێوی قەدەغە کرد کە دیارە کوردەکان نەچوونە ژێرباری ئەو هەموو زوڵم و زۆرەی و شۆڕشی شێخ عوبەیدوڵڵای لەولای هێندە لە شمالی ئێرانێ لە مێژ نەبوو کە ڕوویدا بوو ئەو کارە ساتی کە بەسەر سەرکردەکان هات بوو. بە دواییدا مەسەلەی شۆڕشی ئیسماعیل ئاغای شکاک ئەینی شت برینەکان خەیماغی نەبەست بوو کە کۆمەڵێک لاو کۆمەڵێک خەڵکی دڵسۆزی شارۆچکەی مەهاباد کە ئەو کات بۆیە دەڵم شارۆچکە کە بەڕاستی جەمعیەت و عەشیمەتی لە دەوروبەری دەب بۆ 15,000 کەس بووە، بەڵام مەرکەزێکی کوردایەتی و مەرکەزێکی بەهۆی میرانی موکریان و ئەوە مەرکەزێک بووە کە خەباتی تێدا کراوە، جوڵانەوەی تێدا کراوە
لەوێدا زەبیحی دەردەکەوێت. بەڵێ ئەوەی کە بگەڕێتەوە سەر ژیانی بنەماڵەیی و منداڵی زەبیحی دەبێت ئەرستان بکەم زەبیحی هەر لە منداڵیەوە کوڕێکی گورج و گۆڵ، کوڕێکی زەبر و زەنگ، کوڕێکی زیرەنگ، مناڵێکی زیرەنگ بۆ لە مەکتەب ئیستعدادێک و نبووغێکی زۆر باشی لە زمان فێربووندا هەبوو، لە ماتیماتیک و لە جەبر و هەندەسەدا هەیبوو و لە نێو هاوپۆلەکانیدا مەشهور بوو بەوەی کە دەرسیان پێ بڵێتەوە، بەوەی کە یارمەتیان بکات لە ئیمتحانات و شتێدا. دیارە و دەم خوێندەوار لە شارۆسکی لە شاری مابات زۆر کەم بۆ ڕەنگە هەمووی بە پەنجەی دەست بژمێردێن ئەوانەی کە خوێندەواریان هەبوو لە ساڵانی سیەکاندا. بەهۆی مردنی باب و بوونی خوشک و برای پێ6 خوشک و برا زەبیحی لە تەمەنێکی زۆر لاوەتیەوە حکمی بابایەتیش لە بنەماڵەوە دەگرێەوە، دەبێ هەم بخوێنێت، هەم کار بکە، هەم بنەماڵەکەی بەخێوکە. ئەوە یەکە لە نێو شاری مەهاباددا لەگەڵ پیاوە ماقوڵان و لەگەڵ خەڵکێک کە ڕابردوویەکیان هەیە دەست پێ دەکا بە کار و زندگی و هەڵسوڕانی ماڵەوە. لە تەمەنی 19 ساڵیدا دەبێتە یەکێک لە بەڕێوەبەرانی ئیدایرەی پەروەردە کە ئەو کاتپیان کتۆ ئیدایرەی فەرهەنگ یا ئاموزش پەروەریش دواتر لێرە پەروەردەی پێ دەڵێن. لە دایرەی پەروەردە وەکو جەڕبادەرێک هەموو ئیشەکانی کردووە، مامۆستایەتی کردووە، کاروباری پەروەردەی کردووە. پاشان کە لە تەجارەتخانەی پیاوێکی زۆر دەوڵەمەندی سابڵاغێ دەبێتە مدیری حیساباتەوانە. لەو بینەیدا زەبیحی بەهۆی ئەوەی کە خولیای کوردایەتی بۆ خولیای شۆڕشەکانی پێشووی کرد بووە لەگەڵ خەباتجێڕان و ئەوانە بەدزی و فزی و لە پستێ و لە چایخانە و لەوانە خەریک دەبێت و پەیوەندێکی باشیش دەگرێت بە شۆڕژگێران و خەباتگێرانی کوردانی باشوور و لە هەمووان گرنگتر ئەو تاقمەی کە دواتر کۆمەڵی هیوایان دروست کرد لێرە و دۆستایەتێکی گەرم و گۆڕ دروست دەکات و ڕۆژنامە و جەریدە و نووسراوەی کوردی و خەتی کوردی دێنێ بۆ کوردستان بۆ مکریان و لەوە ڕاخۆیان فێری کوردی نووسین و چونکە نەبوو بەڕاستی لە لێرە باشتر بوو لە باشووری کوردستان خۆیان فێری ئەوە دەکەن. لە نەهایەتدا ئەو چڕی و پڕێ لە ساڵانی 1938 کە کۆمەڵێکی بچووکیان هەبوو بە نێوی حیزبی ئازادی خوازی کوردستان کە کۆمەڵێکی تریان تێدا بوو ئێستا زۆر باسەکە توور دەکێشێ دەگەر من زۆر پسمە ناوردەکاری ئەو بە پاشماوەی ئەم حیزبی ئازادی خوازی کوردستان ئاخرەکەی لە ئەنجامدا 11 کەس لە هەرە خەڵکە خۆشەویست و بەرچاو و ڕووناکبیرەکەی چینی وردە بورژوا نە ئاغایان لەگەڵ بوو، نە شێخیان لەگەڵ بوو، نە مەلایان لەگەڵ بوو و ئەوان هاتن لەسەر بنەمایەکی تازە و مۆدێرن زۆر بەنهێنی کۆمەڵی ژەکافیان دامەزرند. کاک عەلی دەوترێت بەپێی زۆربەی دانپیانانی سەرکردایەتی سیاسی و ڕابەری شۆڕشەیەک لە دوایەکان دەوترێت زەبیحی مامۆستا عولەما یەکێک بۆ لە کۆڵەکە گرنگەکانی بیری ناسیۆنالیزمی لە ڕۆژهەڵاتی کوردستان واتە ئەم کارکتەرێکی سەرەکی بووە لە پەخشکردنی هۆشیاری نەتەوەیە لە ڕۆژهەڵات. ئەبە زۆر ڕاستە ئەوە من ئمنوتە نایڵێن زۆر لە خەڵکی پسپۆر و مامۆستا کە دەو ئاخریاندا تێزی دکتۆرایان لەسەر کۆماری مەهاباد و کۆمەڵی ژێکاف و ئەوانە وەرگرتووە لە هەم بیانی هەم خۆیی خۆم بەتاق بە خۆشبەختانە بەخۆشیەوە لەو ساڵانەی ئاخرێدا لە دوایینەوە دەکاندا زۆر تەلەبەی خۆماڵیمان تێزی دکتۆرایان لەسەر کۆمار و لەسەر جوڵانەوەی خەڵکی کول لە ڕۆژهەڵاتی کوردستان وەرگرت و هەر لەو بەشەی کوردستانی خۆمان لەو چەند ساڵی ئاخرێدا کۆمەڵێک تێز و ئەوە لەسەر جوڵانەوەی ڕۆژهەڵات دەرچووە. بە قسەی ئەوانیش دیارە زەبیحی هەم وەکو ئەوەی کە زۆر چالاک بووە، هەم وەکو ئەوەی کە پەیوەندێکی زۆر فراوانی لەگەڵ دەرەوەی خۆی هەبووە وەکو مەسەلەن ڕووسەکان، وەکو ئەوەی کە خەباتجێڕانی کورد لە باشووری کوردستان ڕەفیق حیلمی، دانیش سوزان میرحاج، مامۆستا برایم ئەحمەد ئەوانە توانیوێتی لەوێدا ڕۆڵێکی سەرەکی ببینێت بەهۆی زمانزانی و بەهۆی ئەم نبووغەی کە لە نووسین و دەست بە قەڵەمبووندا هەیبوو لە نووسراوەکانی کۆمەڵی ژێکاف کە یەکەم نووسراوە دیاری کۆمەڵی ژێکاف بۆ لاوەکان بوو دەستێکی زۆر باڵای هەبوو لە چاپکردن و چوونی چاپخانە و پیچچنین و ئەوانەدا
توانایەکی یەکجار گەورەی هەبوو و دوایویش سەرنجامی نووسراوەکانی کۆمەڵە ژێکاف کە بریاری کۆمیتەی سەرکردایەتی بەوە دەرچووکە بەڵێ دەبێت زمان حاڵێک بۆ کۆمەڵی ژێکاف دروستکەین کە چکا کۆمەڵی ژێکاف لە بیرت بێ زۆر نەهێنی بوو ینی بە شێوەیەک نەهێنی بوو کە خەڵک نەیدەزانی ئەمە لە چۆ هەڵدەقڵێن دەڵێن چی چۆن بڵاو دەبێتەوە ئەو نووسراوانە چیان لەگەڵە چیان لەگەڵ نێت زۆر شێوەیەکی مەرموز و نهێنیان کاریان دەکرد و سۆندیان بۆ یەکتر خوار بوو ئەمە تەنانەت نوشەی سۆندخۆرەکان هەبوو مەسەن ئەو کاتی زەبیحی توانی ڕۆڵێکی گەورە چ لە بەڕێوەبردننی کۆمەڵی ژێکاف لە 1942 هەتا 1945 بجێڕێت لە ڕێخستنی ئەو تەشکیلاتە و هەمووی بنەمای ئیدۆلۆژی و سیاسی کۆمەڵی ژێکاف سرفەن لەسەر نەتەوەی کورد بوو لە سرفەن لەسەر ئەوە بووکە کورد حەقی خۆیەتی کە دەوڵەتی سەر بەخۆی خۆی هەبێت کورد هەر چوار پارچەی کوردستان بە خاچی خۆی دەزانێت و ئەم پارچانە دەبێت ڕۆژێک لە ڕۆژان یەک بگرێتەوە شعاری سەرەکی کۆمەڵی ژێکاف سربەخۆیی کوردستان بوو و لەوەیدا زەبیحی پشکی شەریەوە بەردەکەوێت چ لە نووسینەکانیدا کێستاوە لە بەردەستمانە لە نیشتیماندا لە دیاری کۆمەڵی ژێکافدا و لە نووسراوەکانی دواتریشی کە لە مەهاباد تەرە بۆ ڕۆیشتۆ بۆ هاتۆ بۆ وڵاتانی تر و وەکو باشوور و وەکو سووریاوانە هەمووی شەودایم حتا ئەو ڕۆژەی کە مردووە ئەو خەتی ناسیۆنالیستێکی بە قووەت کە کورد دەبێ خاوەنی دەوڵەت بێ کێشەی کورد کێشەیەکی نەتەوایەتیە و کێشەی نەتەوایەتی ئەو باوەڕی تەواوی بەوەی هەبوو کێشەی نەتەوایەتی تەنیا و تەنیا بە تەشکیلی دەوڵەتی سربەخۆ حەل دەبێت ئەوەدا لەوەیدا پێشتاز بووە باشە کاک عەلی دەوترێت بەر لە دروستبوونی کۆمەڵی ژێکاف لە ساڵی 1942 قسە لەسەر حیزبێکی دیەکە حیزبی ئازادی خوازی کوردستانەکە جەنابەت ئاماژەیەکی کورتی پێکرد لە ساڵی 1938 بۆ 1939 دەوترێت زەبیحی لەم حیزبە شارڕۆڵی هەبوو ئایا ئەمە لە ڕووی مێژووی وەساخ بۆ تۆ وەفعلی لەو دەمەیە زەبیحی ئامادەی هەبوو ئەوەی کە ئێمە فقەتەنیا بەیاننامێکمان لەو حیزبە هەیە گوایە کابرایەک بە نێوی ئەڵمانی ئەو سەرکردایەتی ئەو تاقمەی کردو کە لەوان بە عمرتر بۆ چونکە ئەو کاتی زەبیحی گەنجێک بووە بەڵام بە هەموو نیشانەکان و دەردەکەوێت کە زەبیحی دەوێدا بووە بەڵام سەرکردایەتێکە ئەوە نەبووە کە بتوانێت منسەجیم بێت و ئەوە پەرش و بڵاویان لێ کردووە باسی پیاوێکی زۆر خۆشەویستی خەڵکی سابڵاغە دەکەن کە لەوێداوەکو مرشیدێک لەوان پیرتر بووە مەلای حەجۆچێ ئەلا عەبدوڵڵای داودی باسی ئەو دەکەن کە ئەو دەورێکی سەرەکی هەبووە لە پەروەردەکردنی هەستی کوردایەتی بۆ کە ئەو دەم زەبیحی گەنج بۆ دەو حیزبەیدا و ئاوای لێ کردووە کە بێت لە بیدایەتی چلەکاندا ئاخرەکەی ئەو هەنگاوە گەورە بنێن کە کۆمەڵی ژێکافی لێ دروستکەنەوەوانە باسی مەلا قادری مەدەڕەسی دەکەن کە ئەویش پیاوێکی زۆر کورد پەروەر بۆ باسی فەوزی دەکەن باسی زۆر کەس لەو کەسانەکە تەسیر دەور و تەسیریان هەبوو لەوەی کە ئەم ڕوحی کوردایەتیە و ئەوە بە تایبەت نوخبە و خەباتجێڕانی باشووری کوردستان کە زۆربیان لە دواتردا یا هەر ئەو کاتی خۆیان لە کۆمەڵی هیوادا دۆزیەوە دۆستایەتێکی پتەویان لەگەڵ زەبیحی هەبووە زەبیحی توانی چونکە زەبیحی لە بنەماڵەیەکی فەقیر و هەژار و باوکی سۆفی مینەی قورئان خوێنیان پێکردووە شوغڵی کڵاو درون بووە و پیاوێکی یەکجار خۆشەویست بووە توانیوێتی وەکو کەسێک کە لە چینی خوارەوە ڕاهاتووەت بۆ یەکەم جار چونکە تا پێش ئەو تاریخە سەرکردایەتی و شۆڕش هەڵگیزاتن تایبەت بوو بە خەڵکی دەرەبەگ و دەوڵەمەند و شێخ و ئەوانە کاک عەلی ببوورە کەواتە ئەتوانین بڵین دروستبوونی حیزبی ئازادی خوازی کوردستان لە دوجارە لە کۆمەڵی ژێکافە فۆرمە لە ئەبێ ئەوان ڕۆڵێکی ئەو فکرە بووە ئەو فکرە بۆ بەڵام زۆر ئاڵوگۆڕی بەسەرداتەوە زۆربەی ئەو کەسانی کە لە بیستومانە چکە هیچ بەڵگەی چوامانێت تەنیا بەیاننامەیەک نەبێت و سەرکردەکەی دوای بە شێوەیەکی زۆر نادیار کەس نەیزانین چی لێ هاتوو ینی دەزانین چی لێ هات بەڵام ئەوە نەبوو کە کۆمەڵە شک و گومان و شوپا لەسەر ئەو کەسایەتی هەیە ئیتر ئەوانە ئەویان فەرامۆش کرد یەک دوو ساڵی خایاند
هەتا ئەوانە دووبارە خۆیان ڕێخستەوە و خەڵکانێکی دیکەش هاتن لە باغی حاجی داوت ئەمینەت لە دەنیژ مەهابادێ توانیان پێکەوە سەر بەسەریەکەوە بنێن 11 کەس لە دامەزرێنرانی کۆمەڵی ژێکاف توانیان سۆند بۆ یەکتر بخۆن و بینای کۆمەڵی ژێکافیان نالەوێ و کۆمەڵی ژێکاف لە ماوەیەکی زۆر کورتە توانی لە شمالی کوردستانەوە لە سۆما برادۆست و شکاکانەوە بگرە حتا ئیلام و کرماشان شانە و ڕێزی خۆی پتە بکات و کار بکات و هیچ ئەندامێکیش نەیدەزانی ئەوی دیکە کۆمەڵی ژێکافە یا ژێکافنێ بە شێوەیەکی زۆر بەربڵاو و هەر ئەو خەباتی 3-4 ساڵە بوو بە هەوێن و بوو بە بنەماکانی ئەوەی کە منتەقەی خەڵکی منتەقەی موکریان و بۆکان و سەقز و بانە و سەردەشت و خانێوانە شنۆ ببێتە بناغە و هەوێنی یاعلانکردنی کۆماری کوردستان لە 1940. زۆر باشە زۆر باشە دەوترێت پاش گۆڕینی ناوی ژێکاف و بۆ گۆڕینی ناوی ژێکاف کۆمەڵی ژێکاف بۆ حیزبی دیموکراتی کوردستان و هاتنی پێشەوە قازی لەو دەما زەبیحی ڕۆڵێکی دیار و ئەوتوی نییە بۆچی ئەمە دووشت هەیە کە من دەبێت لێردا ساغی کەمەوە بۆ مێژوو یەکیانمان ماوەی 2-3 ساڵ لەوەی پێش لە چاپکردنەوەی گۆڤاری نیشتیماندا کە بەخۆشیەوە توانیمان لەگەڵ بە هاوکاری بنکەی ژین هەموو نووسراوەکانی کۆمەڵی ژێکاف لە توی کتێبێکدا بتوانم چاپ بکەمەوە بڵاوی کەمەوە یەک بەڵگەی زۆر مێژووییمان لە ئەو کتێبە لە ژێر چاپ بوو هەموو ئەو کۆپیانەی نیشتیمان کە نیشتیمان 9 ڕقەمی دەرچوو لە هەمووی کۆپیەکان چ لە ئەوەی کۆنگرسی ئەمریکا بوو چ لە ئەوەی لە بریتیش لایبرەری بریتانیایە بوو و چ لە ئەوەی کە بەدەست کاک ئەمیری حەسەنپورەوە بوو لە کانەدایە کە چاومان لێ دەکرد لە ژمارە 9دا لاپەڕەی 10 و 11 نییە ئێمە شەر احتیادی بۆ وەربانگرت تا لەو ئاخرانەدا برادەرێک خێرخوازێک دڵسۆزێک لە مەهابادەوە کە ئەو کتێبەت لە ژێر چاپ بوو لاپەڕەی 10 و 11 بۆ هێنای داستانی ئەو لاپەڕەی 10 و 11 چێت ئەو پەیمانی سێ سنوورە کە زۆر نووسەر و خەڵک و لێکۆڵەڕ و ئەوانە باسی دەکەن و کە ئەرگوایە لە نێوان هەموو پارچەکانی کوردستان لە چیای داڵان پڕکراوە و پەیمانی هەر 4 پارچەی کوردستان و پەیمانی سێ سنووری پێ دەڵێن ئەبەو شێوەیە نەبوو ڕاستە لە چیای داڵان پڕ بووە بەڵام ئەمە کۆبوونەوەی تەنیا و تەنیا بینی سەرکردەکانی ژێکاف و هیوا بووە لەوێدا لە زینوی شێخی کە بەداخەوە کاک سەعیدی بانیمارانی ئەو ساڵانە مر ئەویش دەوێدا هەیە و دەو ئاخریاندا ڕسمێکی بۆ ناردین و لە خودی کۆبوونەوەکەی کە ڕسمەکە بڵاو بۆتەوە لە سایتی کاک حەسەنی قازی لە ڕوانگەدا ڕسمەکانی کۆمار لەوێدا بوومان دەرکەوت کە نوێنەرانی هیوا و لەگەڵ نوێنەرانی ژێکاف پەیمانێکیان بەستەوە بۆ برایەتی و بۆ یەکێتی و بۆ هاوکاری لەوێدا چونکە زەبیحی لەگەڵ بووە زەبیحی قەراری کۆمەڵی ژێکافی داوە و ئیمزای کردو برادرانی هیواش دەڕۆنەوە پاش 3-4 ڕۆژان کە نیشتیمانی ژمارە 9 لە ژێر چاپ دەردەچێت کۆمەڵی ژێکاف باسی پەیمانی سێ سنوور دەکات دەڵە وا بۆ ئەندامەکان فلان و فلان بە نیوی نەهێنی لە چیای داڵانپەڕ ئێمە ئاخد و پەیمانێکمان لەگەڵ کۆمەڵی هیوا بەست ئیتر پارچەکانی تری کوردستانی تێدانیەوە تا دەتوانن بینەران و هەموو ئەوانەی کە خوازیارن چاوی لێ بکەن پەیمانی سێ سنوور ئەوە بوو بەڵام کۆمەڵی هیوا بە زۆر بەپە لە قاسیدێک دەنێرێ دەڵێ سەرکردایەتی هیوا دیارە ئەو کات سەر هیوا کێشەی تێکەوتووە ئێمە لەگەڵ ئەو پەیماننامێنین ئەی ژێکافیش دەرچووە نیشتیمان لە تەورێزەوە بە 1000 جانەوەنجی و بە 1000 زەحمەت هێناویانەتەوە مەهاباد چی بکەن چینەکەن ئەو لاپەڕەیە دەدڕێنن لی دەکەنەوە لاپەڕەی دە باسی پەیمانی بینی هیوا و پێم کافە کە لە چیای داڵانپەڕ کە سێ سنوورە ئەلێوێکرا ئەوە داستانی پەیمانی سێ سنوورە بچینەوە سەر پرسیارەکە هۆکاری بەشداری نەکردنی غیابی زەبیحی
لە ساتە وەختی دروستبوونی حزبی دیموکراتی کوردستان زەبیحی گورج و گۆڵ بووە لە هاتسۆدا بۆ معدل لەگەڵ سۆڤێتیەکان لەگەڵ هاشمۆف و ئەو کادر و ئەسکەریانەی کە سۆڤێت نردونی بۆ ئێرانە لەگەڵ هەمووان لە پەیوەندیدا بووە نامە و نامەنووسینی هەیە کە بەشێک لە نامەکانی کە بۆ قۆنسولی تەورێزەی ناردۆ بۆ قۆنسولی ڕزایی ناردۆ بە ئازەری بە خەتی خۆی ئەمە لەو کتێبەدا چاپ کراوە ئەم ئەو هاتوچۆی دیپلۆماسی و عیلاقات و شتیوای هەرە بوو لە یەکێک لە سەفەرەکانیدا کە ئەمە سەر لەشکر زەنگەنە کە سەر لەشکری شای ئێران بۆ لە ورمێ لە ڕزایەی زەبیحی کە لە لای شکاکوانە ڕادەگەڕێتەوە بۆ کاروباری حیزبی چوو بوو لەگەڵ دڵشادی ڕەسووڵی و لەگەڵ قاسمی قادری قازی کە هەرس دووچیان لە چالاک و لە سەرکردەکانی کۆمەڵی ژەکاف دەبن لە تەنیژ ورمێ بەدەستی ژاندەرمەکانی ئێرانە دەگیرێن جانتایەکیان پێبووە پڕ بۆ لە نووسراوەی ژێکاف و کۆمەڵک ئاڵای کوردستان کە ژێکاف خۆی دروستی کردووە بە وەرگرتن لە ئاڵاکەی ئارارات و تۆزێک دەستکاری کردن کەرە ئاڵایە کە لە کۆماردا هەمووتان دیوتان ئەمە دەگیرێ بەدەستی ژاندەرمی ئێران بە مازیەوە کە دایان بنە لای سەر لەشکر زەنگەنە ئەوەی کە ئەمن دەیڵم لە بیرەوەرەکانی سەر لەشکر زەنگەنەدا خوێندومەتەوە و هەیە ئەوە دەزانێت کە ئەمانە چەند گرنگن ئەمانەن لە سەرکردەکانی کوردەکان و کە دەوڵەتی ئێران زۆر لیان دەترسا نەی دەزانی ئەو چاپخانەیە لە کوێیە نەی دەزانی ئەو حیزبە چییە لە بنبەر تەڵقڵاوە لە هەموو شوێنێکەن و لە هیچ شوێنێک نین دەست بەجێ قۆڵبەستیان دەکەن دایانێرن بە دەریاچەی ورمێدا گۆماوی ورمێدا دایانێرن بۆ تاران زەبیحی لەوێ مەحاکەمە دەکرێ و 8 مانگ دەگیرێت ئەمە کەیە ئەمە پاییزی 45 لەو ماوەیەدا دیارە پێشەوا قازی محەممەدوک و کەسایەتێکی خەڵکی سابڵاغ زۆر لە مێژ بوو داوای دەکرد کە ببێتە ئەندامی ژەکاف ئەوان دەیانزانی کە قازی محەممەد ئۆتۆریتێکی هەیە و چە دەسەڵاتێکی عەشایری هەیە و چەک دەتوانێت کاریزمایەک بێت و دەتوانێت ئەوان لە ڕەوڕەوەی بنەماکان و ئەو ئوسول و بنەمایی کە کۆمەڵی ژەکاف سۆندی بۆ خواردووە لادات بۆیە کۆمەڵێک لەم سەرکردانی ژەکاف مخالفەتی هاتنی پێشەوایان کردووە کە بێتە ناو کۆمەڵی ژەکاف چونکە ئەوان ئەسڵی خۆیان لەسەر ئەوەدا نابووکە ئەم سێ قشرە نێنە ناو ژێکاف ئەگەر هاتنە ژێکافیش نەبن بە سەرکردایەتی بەڵام پێشەوە توانی وە ئیختلافێکی بینی زەبیحی و پێشەواش کە دەنگی داوەتەوە وەکو حکایەت و داستان زۆر لەو لای باسی کراوە هەر لەوەوە دێت ئەو ماوەی کە زەبیحی دەژیرێت حزبی دموکراتی کوردستان دروست دەبێت چۆن دیسانەکانە بۆ جاری دووەم هەیئەتێکی ئازەربایجانی سۆڤێت کە ئەو دەم ڕێی جمهورەکەی باقڕۆڤ بووە داعوەتێکی کەسایەتی عەشایری و سیاسی جاری پێش کە لە چلەکان چوو بوون بەس کەسایەتی دیارەکانی عەشایری بوون ئەمجار کۆمەڵێک خەڵکی گەنج و سیاسیشان لەگەڵ خۆیان برد بورە کاک عەلی دەوترێ هەر لەسەر داوای جعفەر باخرۆف قازی دەبێتە پێشەوا دەبێتە سکرتێری حزبی دموکرات لەوێدا باقڕۆپیان دەڵە کۆمەڵە زۆر توندا ئەو داوای جیابوونەوە دەکا و داوای سەر بەخۆی دەکاوانە ئێمە ناتوانین لەگەڵەوە بین ئێوە دەبێت بەشێک بن لە جمهوریەتی ئازەربایجانی ئێران کە ئەوە خەریکە دروست دەبێت و دروست ببوو فرقەی دموکراتیان پێدەکوت بە سەرکردایەتی پیشەوەری قازی و هاوڕەکانی ئەوەی قبول ناکەن دێنە سەرەوەی کە کۆمەڵە نابێت کۆمەڵە هیچی دیار نییە و کۆمەڵە هەمووی نەهێنیە و ئەندامەکانی کەس نازانن چێنە و ئێمە لە چوارچێوەی ئێراندا دەتوانین یارمەتی ئێوە بکەین ئەوە دەبێت وەفتی کوردی ڕازی دەبن کە بێنەوە کۆمەڵە بگۆڕن یا تێکی بدەن و حیزبی دموکراتی لەسەر بینا بکەن ئەم کاتە زەبیحی لە زیندانە لە تاران لەگەڵ دوو هاوڕەکەی قاسمی قادری قازی و دڵشادی ڕەسووڵی
کە دێتە دەرێ زەبیحی کە ئەتۆ سەیری ڕۆژنامەکانی کوردستان بکەیت هەمووی تێدایە کە لە ڕۆژنامەی کوردستاندا کە هەژار شعری بەسەر هەڵدەڵێ بەسەر زەبیحیدا لە ڕۆژنامەی کوردستاندا کە ئەوە هاتەوە و بەخێرێتەوە ئەوانە گیراون و لە ڕووی ئەو نووسینانەی ڕۆژنامەی کوردستان بۆمان دەردەکەوێت کە زەبیحی زیاتر لە 8 مانگ لە زیندانی تارانێ بوون لەو ماوەیەدا کە ئەوە دوای وەی کرد گۆڤاری ژمارە نوێی نیشتیمان دەرچووە ئیتر هیچ ژمارەیەک دەرنەچێتەوە لە خاکی کوردستانی ئێرانەدا ئەمە دیارە کۆڵەکەی سەرەکی دەرکردنی گۆڤاری نیشتیمان زەبیحی بووە لە تەورێت لەو فاسلەیدا قازی محەممەد لە باکۆوە دێتەوە و خەڵکی سابلاغە دەنگ دەدا و کۆمەڵێکی زۆر ئیشتیماعێکی گەورە لە سەرۆک عەشیرەتەکانی سۆما برادۆست و ناو شەمزینان و لە شمالی ئێران و شکاک و دێبووکری و مەنگوڕی و هەمووی ئەوانە گەور کۆ دەکاتەوە و دەڵێ کاکە ئێمە ئاوایە وەزەکەمان ئێمە تازە کۆمەڵە وەختی بەسەر چۆ ئەوانە ئێمە دەوێت حیزبی دموکراتی کوردستان دروستکی باشە کاکعلی هەندێک لەسەر چاو مێژووەکان ئەمەژە بەوەکەن کە مامۆستا عولەما بۆ ماوەیەک ئەندامی کۆمیتەی ناوەندی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بووە ئەمە ئەسڵ ئەساسی نیە ئەمە ئەسڵ ئەساسی نیە بەڵام زەبیحی کە لە زیندان دێتە دەرێت دواتر چۆن ئازا دەکرێت زەبیحی فشارێکی زۆر و ڕووسەکان فشار دێن بۆ ئێران زۆر باشە بەڵام پشوویە گۆرەگرین و دواتر ئەچینە سەر ئەو مەرەزان ناوڕێک و پاشان ئەگەڕێنەوە وڵاتان.